لارەکانی هەفتەی یەکەم و دەستپێکی خولی خوا 16 ساڵانی عێراق لە کۆمەڵەی کوردستان هەولێر لەسەر یاریگای دووەمی پێشوازی لە نەورۆز کرد. یاریەکە لە سەرەتاوە ڕووداوێکی کاریگەری بەخۆی و نەبینی تا لە خولەکی 16 ناوژوان لێدانێکی سزای بۆ بێسوەشێرەکانی نەورۆز ئەشمار کرد. ڕۆژ یاسین بە سەرکەوتووی جێبەجێ کرد و تیپەکەی لە یاریەکە پێشخست. لە دواخولەکی نیوە یەکەم محەممەد جەلیل بە لێدانی ڕاستەخۆ ئەنجامەکەی بۆ بێسوەشێرانی هەولێر یەکسان کردەوە. لا نیوەی دووەم و لە خولەکی هەفتە ڕاما مازن گۆڵی دووەم و پێشکەوتنی بۆ تیپی خوا 16 ساڵانی هەولێر تۆمار کرد. نەورۆز نەیتوانی ئەنجامەکە یەکسان بکاتەوە و بە سەرکەوتنی هەولێر کۆتایی هات. الحمدلله زۆر سپاس بە خودای گەورە لە یەکەم یاری دەوریدا فۆزمان بەدەستینا. بەڕاستی یەکەم یاری دەوری زۆر قورسە لە ئەدای هەردوو فەریق لە ئەدای خۆشمان ئێمان نزیکەی 3 مانگە دەستمان بە مەشغوڵ ڕایانار کردووە بۆ ئەم یاریە. ئینشاڵڵا خوای گەورە لە یاریەکانی دی مۆفەقمان دەکات. زۆر سپاسیان دەران و دەستی کارگیری و دەستی ڕایانار دەکەم. زۆر سپاس. الحەمدولله لە پێشا سپاس بۆ خوای گەورە. وەڵڵا ئێمە لە پێشا گۆڵی فۆزمان کردووە گۆڵەکانیان تێکردین و ئینشاڵڵا کاریگەری ناوێت لە سەراسیەمە و سار نابینەوە یاریکەمان ماوە پشت بە خوای گەورە سەرەکەوین و ئینشاڵڵا پیرۆزە لە هەولێر خوای گەورە یاریە مۆفەقی نەکردین. ئینشاڵڵا لە یاریەکانی داهاتووە خوای گەورە مۆفەقمانکە قەرەبوویەکەینەوە. بەم شێوەیە لە دەستپێکی خولەکە تیپی خوا 16 ساڵانی هەولێر هاوشانی پێشمەرگە بووە خاوەنی 3 خاڵ. نەورۆزیش هاوشێوەی دهۆک و زاخۆ بێ خاڵە. ئەم کۆمەڵەیە 5 تیپی لەخۆ گرتووە. هەر تیپێک لەم قۆناغا 12 یاری ئەنجام دەدات. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.